جنابی قازی وا دیارە هەروەک کەوتان ئەوانە شێت بوون هەموو ئەشکەنجەیەکیان قبول کردو تا قسەی خۆیان بکەن وا نازانن کەوان کەوتونەتە بەڕقی خوداکان ڕەنگە پێشنیارێکم هەیە وا باشتر نییە چەند ڕۆژێک دەرفەتیان پێ بدەین تا بەڵکو تووڕەی خوداکاندا مرکێ و شێتی وانیش چابێتەوە ئێوە ئەمانە ناناسن ئەوان دەست لە بیر و باوەڕی خۆیان هەڵ ناگرن ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێ و هەموو جەیەک و هەموو کەسێک بە هەڵەدا دەبن بە تایبەت ئەمەیان کە دەبێت لەناو بچێ وتت ناوی چ بوو؟ ئەدونیا بەڵام ئەتۆ ئادونیا ئەم زۆنە لە خاز دەدرێی تا بەسەر ئەو بمری تەرمەکەت لەسەر خاز دەمێنێتەوە تا ببێتە عیبرەتی ئەوانی دیکە دقی ئەو حکومە بنووسە دیان بن من دينوما تۆ لە بیستنی هەواڵی ئادامی خۆت کەیف خۆشی؟ من خوداکانی ئێوە دەناسم مەگەر تۆش خودای من دەناسی؟ نا من خودای ئێوە ناناسم ئەگەر ناسیبات حەقت بە من دەدا کە زیاتر لەمانە تا مەزرۆی دیداری ئەو بم هو ئادونیای مبلغە فدیەس باڵە بیر لە چی دەکەیەوە؟ لە بیریوانەدا تێگەیشتن لەوانە بەڕاستی ئەستەمە بڕۆ منی تر ناتوانم ئەمە تەحموڵ بکەم تاکەی خۆم بەبوت پەرست بدەمە قەڵەم تاکەی دانیشین و ببینین کە لەلایەکەوە مەسیحەکان دەبنە خۆراکی شێران و حیواناتی دەڕەندا و لەلایەکی دیکەوە گلادیاتۆرەکان بۆ خۆشی و تەفریحی ئەو یەکتر بکوژن تاکەی دەبێ ئەمە تەحموڵ بکەین ئارام بە مارتینوس ئارام بە ئێمە پێکەوەم ڕێگەمان هەڵبژاردووە لەبیرت چوەتەوە؟ نا لەبیرم نەچێتەوە بەڵام هۆی ئەم شاردنەوە و بێدەنگیەش نازانم دروستە کە هیچ کەس لە قسەکانمان تێناگات
نەبوت پەرستەکان نەمەسیحەکان، بەڵام هەرچی بێت مەسیحەکان خوددا دەپەرستن. دەبێت تا ئاخری عومرمان دانیشین وە چاویان لێ بکەین کە چۆن خێنی ئەوان دەڕێژن. ئەی ئەو شەمشیرانە کە لە کالاندا ژەنگیان هێناوە بەکاری چ دێن؟ ئەو کەسەی بەل لە شەڕ شمشێری دەربێنێت تەنیا خۆی بریندار دەکات. وا بزانە ئێمە سێکەس 30 کەس لەوانیش بکوژین. چ شتێک دەگۆڕدرێ؟ مەگەر تەواوی ئەم جەنایەتانە بەدەستی دیوکلێتیانوس بەڕێوە ناچێ و ئێمەش لە ئاشکرا و نەهێنیدا هاوڕێی ئەو نین. بۆچی شەڕی ئەو لەسەری هاو ئاینەکانمان کەم نەکەینەوە؟ فایدەی چییە؟ دیۆکلێتیانوس نەبێ یەکێ دیکە بەم کارە تەنیا گیانی خەڵکمان خستۆتە مەترسیەوە. تا کاتێ ئیمپراتور هەیە کەسانێ وەکو دیوکلێتیانوس هەن مارتینوس. ئیمپراتوریش خۆ سپەینێ دێ و ئێمە زۆر بە ئاسان دەتوانین لێی نزیک ببینەوە. بۆ ئەمە دەڵێن چی؟ مارتینوسی بەڕێز تووە دەزانی بۆ ڕوم زۆر سەختە کە ئیمپراتۆرێکی دیکە بێنێتە جێگەی ئەو؟ ئەمە چ خەسەیەکە؟ بەم جۆرە دەبێت لە سەزادانی تەواوی تاوانبارانی دنیا چاوپۆشی بکەین؟ چونکە هەر تاوانباری کە سەزا بدرێت دیسانەوە جەنایەتکارانێکی دیکەن. ئێمە دەبێ ئەرکی سەرشانی خۆمان بەجێ بێنین. مارتینوس ڕاست دەکەی. هەلێکی چاکمان بۆ ڕەخساوە. ڕاستەکەتان بوێت منیش ئیتیماندوو بووم. نەتەنیا لە مردن ناترسم بەڵکو چاوەڕوانیشم. بەڵام ترسی ئەوەم هەیە کە لە تۆڵەی کوژانی ئیمپراتوردا تەواوی خەڵقەڵات چۆ بکەن. لەلایەکی دیکێشەوە ئێستاش دەبینم کە خەڵقەڵات چۆ دەکرێن. کەوایە باشترە هۆکاری سەرەکی ئەم جەنایەتانەیش سزا بدرێ. سۆلیدانوس، ئێمە بە شەمشیرە تیژەکانمانەوە چاوەڕوانی فەرمانی توین. خدایە تۆ شایەدی کە هەر کارێ دەکەین بۆ ڕەزامەندی تۆیە نەک لە بەرخۆمان. لێمان قبول بکە و لەم ڕێگایەدا ئێمە یارمەتی بدە. یانی دەڵێ کە مەسیح لە ئاسمانەوە نهاتوۆتە زەوی؟ نا 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 مەسیح زەوینی بوو وەکو من و تو ئینسان بوو بەڵام ئینسانێکی هەڵبژێردراو. ئەمە ئەفسانەی یونانیەکانە کە دەڵێن ئاتیس خودایەک بوو کە هاتە زەوی و کوژرا و پاش 3 ڕۆژ دووبارە زیندوو بووەوە و چوو بۆ ئاسمان. یعنی دەتەوێت بڵێ کە ئەمە بیر و باوەڕە؟ بەڵێ دەمەوێت بڵێم کە ئەمە بیر و باوەڕە هی مەسیح نییە. یعنی مەسیح نەبووە فدای تاوانەکانی ئێمە؟ یعنی ئەو فادی نەبوو؟ نا نا ئەو فادی نەبوو هادی بوو. خدا نەبوو مرۆڤ بوو. خالق نەبوو مەخلوق بوو. خدایە دەی ئەم مرۆڤە کەی ئاقڵ دەبێ؟ گوێ بگرە براکەم دەرفەتی زۆرم نییە. دەمەوێ ئاخرین قسەکانم بکەم.
وای بریا تۆم نەدیبایە نازانم باشترە ڕاستەقینە قبول بکەم یان ئەوەی کە لە نەزانی خۆمدا ئەمن بمێنمەوە. وەڵام بدەنەوە چی دەکەن؟ ئێم شەو ئێمە بۆ چۆ دەبن؟ قسە بکەن ئێمە بۆ چۆ دەبن؟ چۆم بێدەنگ بم ئێمە بۆ چۆ دەبن؟ بۆ چۆمان دەبن؟ ئێمە چ بۆ کوێمان دەبن؟ بۆ چۆمان دەبن؟ خدایە قبولی کە کاتی وادەدراو نزیکە. ڕاوەستن فابیۆس بە تاوانی ئیمان بە دینی درۆینی ئیسای ناسری بە سوکایەتی با خوداکانی ڕۆم بە ئێدام مەحکوم دەکرێت. فابیۆس تۆ لە خاش دەدرێی بیبەن. عەدنان وەرە پێشێ. تاوانبارەکە چۆتە سەر دینی ئیسا ناسری لە خاش دەدرێ. وەرەکەوە. سەلامیس بە تاوانی ئاژاوە و دزی لە خاش دەدرێ. بیبان. ڕەحم بکەن من کارەکەم نەکردووە درۆیە. ئەدونیا بە تاوانی تەبلیغی دینی مەسیح لە خاش دەدرێ. بیبان. بڕۆ. من بتوانم من کارکم نکردووە لێم گەڕێن من بتوانم.
خدایا پەنا دەبم بە تۆ خدایا سپاست دەکەم لەسەری تاوانباریەوە کە شیاوی منە و ئەوەندە زۆر کە شیاوی گەورەی تۆیە خدایا قبولکە کە لە من زیاتر لە من نایە خداوەندە چاوەڕوانی بۆ دیدار زۆری خایاندووە ئێمە شیاوی دیداری ئەو پەست کراوت بزانە خدایە جیهان بە هەنگاوی ئەوە ئازیزە بڕازێنەوە خاونشکۆ ئەنتۆنیۆسم چیت دەوێ؟ هیچ دەزانم میوانی بانگ نەکراوم بەر لە ڕۆژی ویستم ئێوە ببینم بمبەخشن شوان جگە لە شیر دیارەکەی نییە بیگرن تازە دۆشیمە بە قبولکردنی ئەم شیرە سەر بەرزم کەن مەمنونم ڕاستی ئەمن مناجاتی ئێوەم بیست ئێوە دەبێت لە قەدیسیم بن ئەرێ هەن هەر جۆرەکە پێخۆشە وا بیر بکەوە چەندە لە قوڵایی دڵەوە ڕاز و نیازت دەکرد ڕاستی خاوەنشکۆ من بیستم کە ئێوە لە مناجاتی خۆتاندا بە ستوودە ئیشارەتان دەکرد وتەن ئاواتی دیداری ئەوتان هەیە ئەم ستوودەیە چێیە؟ تۆ کتێبی پیرۆزت خوێندوێتەوە؟ نا دەزانن من نەخوێندەوارم گۆڕا بگرێت تا لە کتێبی پیرۆز چەند ئاەت بۆ بخوێنمەوە لە تەسنیەدا وتراوە ئەمەیە بەرەکەتێک کە موسا پیاوی خوددا بەر لە فەوتی بە بەنی ئیسرائیلی داوە وتی یەحوا لە سینا هەڵات و لە سائرە خۆی پیشاندا و لە کێوی فاراندا درەوشایەوە تیشکێ کە لە فارانەوە درەوشایەوە هەرەو مەسیایە کە گەورەمان مەسیح مزگێنی هاتنی ئەوی بە ئێمە داوە و ناوی ئەوی پەسن کردووە فاران لەکوێیە؟ فاران هەرەو مەڵبەندەیە کە براهیم هاجەر و کوڕەکەی ئیسماعیلی لەوێ نیشتە جێ کرد و ئەحمەد یانی ستوودە کە لە ئەولادی ئیسماعیلە هەر لەوێ سەر هەڵدەدا یعنی دەکرێت کە لە توی خوددا ئێمەش بگرێتە بەر و ئەو ببینین؟ بەڵێ ئەو ڕۆژێک سەر هەڵدەدا بێگومان بەڵام کەی خوددا دەزانێ یعنی ئەگەر ئەم ستوودەیە بێت وەکو باپیری ئیبراهیم بوتەکان دەشکێنێ؟ هەڵبەت شکاندنی بوتەکان چەند خۆشە هەروایە بەڵام بوتە شکاوەکان جاروبار ساز دەکرێنەوە دەبێ بۆت گەلێک بشکێنین کە هیچ کات دروست نەکرێنەوە
ڕاگرە بزانین چ باسە تماشا تماشا یەوێکن ڕەنگرە من وابزانم ئەوانە دەناسمە یعنی ئەوانە کێن ناسماشتانە ناسم ئەبجۆ بزانە دەی هەڵێ ئاچم ئەمانە کێن ئادونیای مبەلێغ و چەند مەسیحی دیکە ئادونیا کامەیانە ئەوەیە ئاوە وەرن کە نەچینێکی باش من دۆزیوەتەوە بەردی فڕمەندەی بەرەوە ناو دەزراگرن وتم دەزراگرن چی دەستڕاگرین هەرچی بێ ئەوە دەمرێ ئیدی بەردەستن بەوەی فایدەی نییە ئێمەش هەرەمە دەڵێنی دی ئێستا کەو دەمرێ ئیدی چەند بەردی زیادی چتە و فێریکی هەیە ها ئەو زۆرێ لە هاوبڕایانی ئەمەی گومڕا کردووە دەبینم کە لە ڕێنمونیەکانی موسا بۆ پەیڕەوانی ئێوە هیچ نازانن ئەرکی ئەوان ئەمەیە کە کەس بە دوژمن نەزانن جگە لە نەفسیان ئەرکی ئەوانە کە محکوم نەکەن جگە لە نەفسیان دنیا سزای کارەکانی خۆی دیوە ئێوە حەقتان نییە کە ئەو سزا بدەن و بەربەرانی یەک سکە چی بەستە بڕۆ ئێستا ئەلعان بەردێن لەتە دا بە فریاتان بگەڕن یەک سکیان دەیە هاوار لە ئێوە فەریب کاران هاوار لە ئێوە هاوار لە ئێوە فەریبکارانێک کە زەکاتی نەعنا و زیرە دەدەن بەڵام گەورەترین ئەحکامی شەریعەتی ڕەحمەت و عەداڵەت و ئیمانتان وەلا ناوە ئێستا چی بکەم خوددایە هاوار لە ئێوە جوان دەنوێنن بەڵام ناوەکەتان پڕیە لە ئێسکی مردوەکان و پێسەکان هاوار لە ئێوە کە قەبرەکانی پێغەمبەران خاوێن دەکەنەوە و قەبری گەورەکان دەرازێننەوە بەڵام لە پێغەمبەران پەیڕەوی ناکەن هاوار لە ئێوە هاوار لە ئێوە هاوار لە ئێوە ڕزگاریەکان من ڕزگارتان دەکەم وەرە پێشێن من تەرمەجێ
ئادۆنیا خاوەنشکۆ ماکسیمیلیانۆس بۆچی خۆتان خستووە مەترسی؟ من گەیشتومەتە ئاخری ڕێگا تەقالای ئێوە بێ ئاکامە. من ئێوە ڕزگار دەکەم، دەبێت کەرەسێک بدۆزمەوە. ئێوە نابێ نیگەرانی من بن، کاتی وەساڵ نزیکە. من لە ئێوە زووتر گەیشتومەتە مەبەست. ئێرە بەجێ بێڵن، هەر ئێستا قەراوڵەکان دەگەن. خاوەنشکۆ ئێرە بەجێ بێڵن، لێرە بڕۆن. چۆن ئێوە بە تەنیا بەجێ بێڵم؟ کەسێک وا لەگەڵ مەعبودی خۆیدایە تەنیا نییە، تکا دەکەم بڕۆن. خداحافظ ئادۆنیا، خداحافظ. بە هیوەی دیدارە تا ڕۆژی قیامەت. دەنگ و باس جولیۆس خاوەنشکۆ لە شەوی ڕابردوودا ئادۆنیای مەبەلەغ لە خاج درا. ئافرین جولیۆس، خۆتان بۆ ئاهەنگی پێشوازی ئامادە کردووە؟ بەڵێ شار ئامادەی پێشواز لە ئیمپراتورە. زۆر چاکە. ئەمڕۆ فیلادلفیا ئامادەی پێشوازی لە ئیمپراتور ئادریانوسە. وە بێنم بێنەوە کە بە هەمووتان پاداشتێکی شیاو بدەم. تەنانەت ئەو کەسانە کە هیچ کارێکیان نەکردووە و لە درێژەی ئەم چەند ڕۆژێدا چوونەتە گەشت و سەیران و لە دەرەوە شار بوون. بەبەستت ماکسیمیلیان خۆ نییە جولیۆس؟ بۆچی نا خاوەنشکۆ؟ دەرفەتی بدە تا بە خزمەتی فیلیاس بگەم. لە شمشێر وەشاندی خۆشم دێ، نەترسانە شمشێر دەوەشێ. دەتکوژم فیلیاس. خاوەنشکۆ دەرکەوانان هەواڵیان هێناوە ماکسیمیلیان 4 ڕۆژ لەوەبەر شاری بەجێ هشتووە هیچ شتاش نەگەڕاوەتەوە. نیگەران مەبە، وەڵامیان گۆمان و دووتڵەیە تۆم لێ پێشدادا تلمی خابیستووە. هەستە ئاخری جەنابی ماکسیمیلیانیش تەشریفیان یانا. جەنابی جولیۆس دەیەوێت بزانێت کە ئێوە لەکوێ بوون و چیتان کردووە. هەڵبەت
ئەلبەت باشتر وایە لە پێشدا وەڵامی ئەو بدەیتەوە. جۆلیۆز لە هەموو حاڵدا نیگەرانی حاڵی منە. هەڵبەت منیش بۆ دانی گزارش هاتوومەتە خزمەت. هەواڵەکانی گەیشتو باسی پەرەسەندنی تێکۆشانی ئاوایەکانی سەر ڕێگای ئیمپراتۆریان دەکرد. و من ترسم لێ نیشتە بوو کە ئیمپراتور هێرشی بکرێتە سەر. کەوا بوو دەبواە بە خێرا کارێکی بە پڕشتانەمان کرد بە. کەوایە بۆ لێکدانەوەی کاروبار و دانی گزارش پێویست بوو کە سەرێکم لە ناوچەدا بە. بەختەوەرانە بەو چەشنەش کە گزارش درابوو بارودۆ خراپ نییە و نیگەرانیەک لە گۆڕێدا نییە قوربان. باشە وا دیارە جەنابی جولیۆسیش وەڵامی خۆی دەست کەوتووە. وریا بن نەکەوە وشکار هەموازە بە سەلام چۆنی؟ سەلام بابگیان سەلام ڕۆڵە چۆنی؟ سەلام شاکی بابە زۆر تاسەوەم کرد بوو منی شەروە ڕۆڵە منی شەروە. دەبێ خاوەنشکۆ خۆشی ڕابوارد بێ کە بە تەمای گەڕانەوە نەبوون. شکر بۆ خوددا تەنیایەکی باش بوو. بەڵام خاوەنشکۆ کارێکی باش نەکرد لەم هەلومەژەدا شارت بەجێهێشت. بێگومان جاسوسان نەبوونی ئێوەیان تا ئێستا ڕاگەیاندووە. گالوسی ڤایس تۆ دەزانی لە کەسێ جگە لە خودداش دەبێ بترسین؟ ها؟ چ خەبەر؟ لە نەبوونی منە شتێ نەخۆماوە؟ ڕووداوی ئادۆنیا دەزانم. تۆ ئەمەت دەزانی؟ هەرێ لە ئاخرین ساتی ژیانیدا لەلای ئەو بووم. چوزانی کە بەسەرهاتی ئەو چارەنووسی ئێمەش نەبێ. چارەنووسێک کە خوددا بۆ ئێمەی دیاری دەکات بێگومان زۆر باشە. ئەگەر خوددا ئێمە بەر لە وادەی دیاریکراوە بام کاتەوە خزمەتی خۆی دەبێ غەمناک بین؟ خاوەنشکۆ ڕاستیەکەت بوێ تەنیا خاتوهێلێن نییە کە دەترسێ. منیش نیگەرانی سبێنێم لەسەر ئیزنتان. هاتن و چوونی ئیمپراتور بێزەرەر و زیان نییە. ئەسڵەن نیگەران مەبن تا کۆتایی کار ئەوەندەی نەماوە. بە یارمەتی خوددا بڕیارگەلێکم گرتووە. خاوەنشکۆ پاش 4 ڕۆژ ئاخرەکەی هاتنەوە. دەزانم چەندە چاوەڕوان بووین. خاوەنشکۆکان یومانیست و تلمیخا. بڕۆین کوڕەکە. درود بۆ خاوەنشکۆ ماکسیمیلیان. درود بۆ دۆستانی چاکم. سەیرە چلۆن جەنابتان وە بیری شار و وڵاتی خۆتا کەوتونەتەوە هاتوونەوە. لە پێشدا خۆوت بوو تا بۆ ئەم بارودۆخە نالەبارە ڕێگا چارەیەک دۆزمەوە ناگەڕم. وا دیارە بە کامیش گەیشتووی. ئەگەر خوددا یارمەتیمان بدات هەرێ. خاوەنشکۆ ئاگادارن؟ ئادونیا؟ بەڵێ دەزانن. دەی بۆ ڕزگاری ئەو دەبێت چکاری ئەنجام دێن.
ئێمە ئیدی ناتوانین بۆ دنیا کاری بکەین. دەبێ تاوانباری ئەسڵی ئەم جەنایەتە سزا بدرێ. قسەی سەیر دەبیستم. خۆ تۆ نەیاری کوشتنی ئەمپراتۆر ئادریانوس بوویت. ئیمپراتۆر دەکوژین، بەڵام نەگە و کوشتنێکی بۆ بیر لێ دەکەنەوە. ئێمە بۆ بیستنی بڕیاری تۆ هاتووین. هەلە مەکەن. لەسەر دەرفەت و بە کاتی خۆی ئاگادارتان دەکەم. باشترە سرە لە بەندیخانە بدەین. ڕەنگە بتوانین کارێ بۆ ئادونیا بکەین. من کە هیچی وایەکم نییە. مارسلوس درود بۆ خاوەنشکۆیان. ئەوانە لەبەر چی ئەشکەنجادەن؟ بۆ قسەکردن خاوەنشکۆ مەسیحین حکمی شەلاقیان بۆ دەرکراوە. بەسیەتی ڕزگاریان کەن. خاوەنشکۆ بەڵام هێشتا تاو نەبووە. مەگەر نەتبیست وتم بەسیەتی. بەسیەتی ئەوانە بکەنەوە بیامرن بۆ بەندیخانە. مارسلوس. بەڵێ خاوەنشکۆ. ئادونیای مۆبەلغ لەکوێیە؟ نیوە شەوی ڕابردوو لە خاش درا. بۆچی نیوە شەو؟ لەبەر پێشگیریکردن لە هەراوهوریای هاوئاینەکانی. دەتوانی بڕۆی. بەڵێ خاوەنشکۆ. بڕۆ دەی. بەشمکەوە دەی گیان بن. وەرە بزانم بێدەنگ بە بێدەنگ بە پێشکەوە. هێشتا قسەکانی ئەو ڕۆژەی زەکەریا لە جۆمدا دەزرنگێتەوە. نابێ بزانین کە ئەم خوددایانە کارێکیان لێ دەیانە، نابێ بزانین لەبەرچی ئەم پەیکەرەشکاوە خۆی نەپاراست. ئەم پەیکەرانە خۆ خوددا نین. خوداکان ئەم شەو تاوانی خوێنی زەکەریا دەدەنەوە. تاوانێکی یەکجار قۆرس.
وەرێکی زۆر باشە وەرە حیوان وەرە وەیە خوددا مەیمونێکی جوانە باشاییکە بۆ ڕزگاریە و بەداخەوە نەمتوانی هیچ کارێ بکەم. ئێوە خۆتان دەتانزانی کە تاوانی ئادۆنیا قورس بوو وەرزگارکردنی نەدەگونجا. ئارە و کاتێکە هەڵیان گرت ئیری بەتەمای نەبوو ڕۆمیەکان ڕام بە هیچ کەس ناکەن. ڕۆمیەکان ڕام بە هیچ کەس ناکەن. لعنەت لەم دنیایە لعنەت لە خوداکانیان کەچگە لە وەرگرتنی قوربانی ئێمە کارێکی دیگە ناکەن. لعنەت لەوان لعنەت لە ئیمپراتۆر ئادریانوس. تەرمەکەیان چی لێ کرد؟ دەڵێن تەرمەکەی دەبێت لەسەر خاج بێت تا ببێتە هۆی ترسانی باقی خەڵک. خۆزگە تەرمی لە خاجراویان پێداینەوە. تەرمەکەی نازانم، بەڵام بەڵێنی دەدەم تۆڵەی خوێنی بکەمەوە. من بەڵێنیتان پێدەم. ئاگاتان لێ بێ، دڵنەوایی بکەن. ڕەنگە پاژەمەی دیمەنتان نەدی، بۆ هەمیشە خوداحافیز. خاوەنشکۆ شەوی ڕابردوو نەناسراوێ هەوڵیدا تەرمی ئەدونیا بڕفێنێ، بەڵام بە خۆراگری سەربازەکە نەیتوانی بە مەبەستەی خۆی بگا. یانی ئەم شارە ئەوەندە ناهێمنە؟ ئێوە چه غەڵەتی دەکەن؟ بڕۆ بەڵگەکانی پێویستیژی ماکسیمیلیان خڕکەوە ماتیوس. بەڵگەکانی باش دژی ماکسیمیلیانوس دەبێت لە لای ئیمپراتۆر دیمەنی ڕاستەقینەی ئەو دەرخەم. بڕۆ ماتیوس بڕۆ.